هەرزانترین ئۆتۆمبیل لێرە تقریبن بە 300 دلار فرۆشراوە تا حەڤە وەرەقەوانش ڕۆشتووە. لە پێشانگایەکی نمایشکردنی ئۆتۆمبیلین کە شانە لێرە زیادکردنی ئاشکرا بۆ کۆمەڵێک لە ئۆتۆمبیل دەکرێت بە نرخێکی زۆر کەم دەفرۆشتێن. من دەچمە لای کاک حاجی نادر خاوەنی پێشانگاکە. کاک حاجی سڵاو لێ بێم کاتەوە باش. کۆمنتێکم خوێندەوە نووسرا بوو هەرزانیتان خستوەتە بازاڕەوە. بەخێر بێنیاخوا سواز بۆخوا لە سنووری پارێزگای هەڵەبجایەکەم پێشانگاین کە پێشانگایەکی مۆدرنمان کردوێتەوە سپاس بەخوای گەورە ومزایدەشی تیاکرێ زیادکردنی ئاشکرا بەڵێ الحەمدوللا هەرزانیەکمان خستوەتە بازاڕە بۆ کەسانی کە کەم دەرامەتن توانایانی ئۆتۆمبیلی گران بەها بکڕن ئەومان کردووە سپاس بخوا. هەڵبەت ئۆتۆمبیلی گران بەهاشتان هەیە لێرەوە نیە؟ بەڵێ ئۆتۆمبیلی گران بەهامان هەیە و ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەخرێنە زیادکردنی ئاشکرا ئۆتۆمبیلی هەرزانن بۆ کەسانن کە کەم دەرامەتن بۆ کەسانی کە پارێکی کەمیان بەدەسوێ بە کوردێکی خۆمان. ئەم شەو چەند ئۆتۆمبیلتان فرۆشت؟ ئەم شەو سێ ئۆتۆمبیلمان فرۆش دوانی زیادکردنی ئاشکرا و ئۆتۆمبیلێکی ژەر احتیاطی بڵێن. ئەوانەی کە بە زیادکردنەکە فرۆشتان نرخیان چەندێک بوو؟ خۆی هەرزانترین ئۆتۆمبیل لێرە تقریبن بە 300 دلار فرۆشراوە تا حەڤە وەرەقەوانش ڕۆشتووە. بەڵامانێ شو لە دەری 400 و 700 وانابوو. ئۆتۆمبیلەکان بێکێشن وانە؟ بەڵێ ئۆتۆمبیلەکان ئەمانەی لێرە فرۆشێ ئێمە عەقدێکی بێسەرەتایان بۆ کێوانی بێسەرەتان کە زەمانەت بکرێن ماڵی مەدەنی نەبێت پاری کەسی تیان نەبێت ئەو کێشانەی نەبێت. لەکوێ ئەهێنرێن ئۆتۆمبیلەکان بەگشتی؟ ئۆتۆمبیلەکان ئێمە زۆر کەزیێت لە دەربەنی خانە خەڵکیێت لە هەڵەبجەی تازەوەیەت لە سێسایە خۆیەت تر ئەو لەو شوێنانەوەیەن ئۆتۆمبیلێنن بۆ زیادکردنی ئاشکرا. باش هیچ ئیسفادەیەکی بۆ ئێوەتیایە بوو بۆ هەرزانیەی فرۆشن؟ تەنها ئێمە عەقدەکەی عەقدە نووسین بەڵێ عەقدەکە بۆ ئێمەیە. یعنی هیچ پارێک لە فرۆشتنی ئۆتۆمبیلەکە بۆ ئێوە نییە؟ نەخێر ئەمە نە لە کڕیار نە لە فرۆشیار تەنها عەقد وەرەگرین بۆ ئۆتۆمبیلانش لەبەرەوەی خەڵک وەزعی وایە و ئۆتۆمبیلەکانیش هەم هەرزانن ئێمە عەقدەکەمان کردو بە 30,000 بۆ هەردوولا یەکی 15,000 فرۆشیار 15,000 کراریش 15,000. دوورترین شوێن کە خەڵک بۆی هات ینی هاتبێت بۆ ئێرە لەکوێ هاتوون؟ لە دەربەنی خانەوە هاتوون بەڵام تەلەفۆنمان بۆ کرێت ئێمە لێرە پێیجێکمان هەیە و تیکتۆکمان هەیە و فەیسبووکشمان هەیە بەناوی پێشانگای نادرۆ لە کۆیەوە تەلەفۆنەکەن ئەڵێن ئۆتۆمبیل ئەگەر دووسێ ئۆتۆمبیل زانیتان نەخرێتە زیاتر ناشاوی ئێمە لە کۆیەوەین لە کۆیەوە تەلەفۆنیان کردووە لە عربەتەوە تەلەفۆنیان کردووە لە دوکان و تەلەفۆنیان کردووە وتیان ئەگەر زیادکردنی ئاشکرا بوو کۆمەڵی ئۆتۆمبیل بوون بۆ یەک دوو ئۆتۆمبیلنا ئێمە ژێنێ بزای دەکۆ پێمان خۆشە بین. هەموو شەوێکە؟ بەڵێ تقریبا هەموو شوێک بزای زیادکردنی ئاشکرامان هەیە. شەوانە تێن بۆیرا بۆ کڕین و فرۆشتن تێن لێرە سیارە کڕینەوەی فرۆشین و لەکوێ سیارەکانەکڕن؟ لە دەربەنی خان لە دەربەنی خانەیان کڕین تێنی لێرە شەوی وایەکەین بزایدە و شەوی وایە بۆ پارەی فرۆشین شەوی وایە گۆڕینەوەکەین و بەعام نرخی مزایدەکان چەنە؟ نرخی سیارەکە لە چەنەوە دەست پێکات تا چەنەوە؟ لە پێی سیارەکە خۆیەتی خەڵکەکە کە سەیریکە سیاری وایە جاری وایە سیارەکە بای دەگەڵای کاورا لە 2 گەڵاوە 5 گەڵاوە 3 گەڵاوە دەست پێەکەن ڕوا خۆت و شانسە تجاری وایە لە دەکە تێپەڕەکە جاری وایە تێتە 7 گەڵا 5 گەڵا کاوراش مەجبورە بیدە ئەوەی تیانە بڵێ نایدەی. هیچ ئیسفادەیەکی هەیە بۆ ئێوە؟ ئیسفادەکەی وایەتە خۆمان مەخجوڵ کردەوە ئیسفادێشی نوێ نایکەین ئێمە ئەبێ ئەرە وەڵا ئیسفادەی هاتیا چۆنتییان ئەگەر ئیسفادێتیان نوێ ناتوانین بیکەین ئێمەش. بۆ خەڵکی بۆ ئەوانەی کە ئەیکڕن وەڵای بۆوان شەراتیایە ئەگەر ئیسفادەیتیانێ هەمومان مەعرەچین زۆری لەیرە لەیرە لە ساە مەسەلەن تقریبا 80 مەعرەچی یانیش بۆ ئیسفادە ئەیکردنەوەوانەی ئێمە زۆری خۆمان هەر مەعرەچیەکان مەعاملەیەکەین زۆری.